شێبڕکی ڕوبەڕبوونەوەکان لە ئەستێرەکانی زانکۆ بەردەوامە. هەر زانکۆیە و بە هیوایەک ململانێ دەکات تاکۆ بتوانێت نازناوی ئەستێرەکانی زانکۆ بۆ خۆی بباتەوە. بەڵام ئێرە سەکۆی بەهێزەکانە کە باسی هێز دەکەین واتە هێزی زانست. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی کۆیە و زانکۆی ئەمریکی عراق سلێمانی بەریەک کەوتن. زانکۆی کۆیە بەمەبەست بۆ تۆنی پرسیاری هەڵبژاردننی کەتەگۆریەکانی لێدا و وەڵامێکی هەڵەیان دایەوە. تاکو مافی هەڵبژاردننی کەتەگۆری بدەنە زانکۆی ئەمریکی عراق سلێمانی. بەم شێوەیەش بە دوای استراتیژی زانکۆی ئەمریکی کەوتن تاکو بزانن لە چ کەتەگۆریەک بەهێزن و ئەوانیش هەمان کەتەگۆری هەڵبژێرن. بەم شێوەیەش یان دەتوانن دەخاڵ بۆ خۆیان بەدەست بهێنن یاخود مافی وەرگرتنی دەخاڵ لە زانکۆی ئەمریکی عراق سلێمانی سەرنەوە. ئەم استراتیژیە بۆ زانکۆی کۆیە زۆر باش بوو. تەنها چەند جارێک بەختی یاوەریان نەبوو. ئەژینا زۆر باشتوانیان بە پێش زانکۆی ئەمریکی بکەون. زانکۆی ئەمریکیش توانایەکی زانستی بەهێزیان هەبوو. بەڵام ئەم پلانەی زانکۆی کۆیە سەری لێتێکدان و وای لێکردن کە لە قۆناغی یەکەم بەدەخاڵ بە پاش زانکۆی کۆیە بکەون. زانکۆی کۆیە 60 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 50 خاڵ. هەرچەندە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی لە قۆناغی یەکەم لە دوای زانکۆی کۆیە بوو، بەڵام وورەیان بەرنەدا و لە قۆناغی ڕووبەڕووبوونەوەی تاکە کەسی هێزی خۆیان بەدەرخست. هەر لە 5 پرسیاری یەکەم جیاوازیەکەیان نەهێشت و 5 خاڵیش بە پێش زانکۆی کۆیە کەوتن. زانکۆی کۆیە زۆری هەوڵدا کە ئەم جیاوازیە کەم کاتەوە، بەڵام زانایی قوتابیانی زانکۆی ئەمریکی ڕێگر بوو لە بەردەم هەوڵەکانیان و لە کۆتایی بەرنامەکە توانیان چۆک بە زانکۆی کۆیە دابدەن و هەروەک لە سەرەتای بەرنامەکە وتیان ئێمە بۆ بردنەوە هاتوین. قسەکەی خۆیان بەجێهێنا و بە 100 خاڵ بەرامبەر 85 خاڵی زانکۆی کۆیە خۆیان بگەێنە قۆناغی داهاتوو. ئێستاش ڕووبەڕووبوونەوەی دێم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان خۆشەویستان، زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری و یازی شادە بم لە بەرنامەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ. لە هەموو بەرنمەیەکە دوو زانکۆ بەشدارە ململانێ دەکەن بۆ ئەوەی کە بچنە قۆناغی داهاتوو. بەس ئێوە دەزانن کە تەنها یەک زانکۆ دەچێتە قۆناغی داهاتوو، ئەویشۆ زانکۆیەکە زۆرترین خاڵ بەدەست بێنێ. ئەو زانکۆی کە خاڵەکانی کەمتر بێ بەداخەوە بەجێمان دەهێڵێ. ئەو دوو زانکۆی کە ئەمڕۆ بەشدارن ململانێ دەکەن بریتین لە زانکۆی دۆک. من ناوم میلاد ئەمیر، تەمەنم 22 ساڵە، خوێندکاری قۆناغی چوارەم لە بەشی زانستی کۆمپیوتەر لە زانکۆی دۆک. ئامانجمەوەی کوردستان لە بواری تەکنۆلۆژیادا پێش بخەم. ئەس هەلات حەمیدم، تەمەنە من 21 ساڵە، ئەس قوتابیا بەشە وەرگەڕانما قۆناغە سێ لە زانکۆ دۆک. هیڤیۆم ئەوە لە پاشەڕۆژ دەبمەنی لەسەرەکە سەرکەفتی. ناوێ مواسق عەزیزە، تەمەنێم 23 ساڵە، ئەس قوتابیمە قۆناغا سێ کۆلێژا پزیشکی گشتی زانکۆیە دۆک. من دوێ ئەس پاشەڕۆژدا بمە دکتۆرێکی سەرکەفتی بۆ خزمەتێکە باش بدمە ڤی مڵەت. ناوێ من محەممەد ئیبراهیم، تەمەنێم 22 ساڵە، قوتابیمە لە قۆناغا چوارێ پشکا شارستانی کۆلێژا ئەندێزەری زانکۆیە دهۆک. هیڤیدارم الپاشەڕۆژی لە سەرکەفتی بن کاری خۆدە. ڕاستی ئەز و تیمیمە مە باوەڕێکی گەلێک باش هەیە و ئەڤڕۆ دێ سەرکەڤن و ئەم خوا ئامادەگرێژ بیت شیرەژی وانشا دێ سەرکەڤن. ئێمە ئامادەکاریەکی زۆر باشمان کردووە بۆم پێشبڕکێەوە و دڵنیام کە سەرکەوتۆ بین چونکە تیمێکی زۆر بەهێزمانەیە. ئینشاڵڵا دەسەرکەی هەکردن بشی ڕاستی دێ تەجریبەکە گەلەکە تۆن بیتن. ما بشكتري تدقي. آرمان جماعة كو أم سركبين في برنامج ده إن شاء الله ده بسركبين. أكبرنا سركفتي في برنامجنا بن هر طلاب الزيراك بن شكل زور نورماله. هروها زانكوي نولج. من إبراهيم عبد الكريم، تمنم 21 ساڵە، قوتابی قۆناغی چوار لە کۆلێژی ئەندازیاری بەشی نەوت لە زانکۆی نۆڵج. ئارەزوم ئەوەی لە داهاتوو ببم بە سیاسەتمەدار و شارەزا لە بەڕێوەبردنی نەوت و گات.
من محمد رسول تمنم 22 ساڵە قوتابی قۆناغی چوارمی بەشی ئەندازیاری نەوتم لە زانکۆی نۆڵیج ئامانجمەوێت لە داهاتوودا بمە ئەندازیارێکی باش لە بواری گەڕان و ئێدەرێنانی نەوت. من ئەحمەد جەوهەر تەمەن 24 ساڵ قۆناغی چوارەم لە بەشی دارایبانگ لە زانکۆی نۆلیج ئارەزومە بمە مامۆستای زانکۆ. ناوم لاڤان ئیلهامە تەمەنم 22 ساڵە خوێندکاری بەشی پەیوەندیە نێودەوڵەتیەکانم لە قۆناغی چوار لە زانکۆی نۆڵێج ئارەزومە لە داهاتوودا ببم بە دیبلۆماتکار. بڕواکی زۆر باشمان بە خۆمان هەیە ببینە براوێ سەرەکی لە پرۆگرامەکان ئەستێرە زانکۆ. تا حدەکی زۆر حچونکە ئەو خۆ ئامادەکردنەیمە یعنی ئیشاڵڵا هەدەفمان بردنەوەیە هەر لۆ شاتینیان. بەڕادەیەکی زۆر باوەڕم بەخۆم هاوڕەکانم هەیە کە بتوانانی ئەنجامێکی باش بەدەست بێنین و براوە بین. بەڕادەیەکی زۆر باوەڕم بەوە هەیە کەوا خۆم و هاوڕێکانم دەتوانین لەو بەرنامەیە سەرکەوتوو بین. ئەگەر ئەوان سەریش نەکەوت لای من زۆر ئاساییە لەبەرەوانە هاوڕێم بوون ئێستا شار هاوڕێمن و پێشبڕچێش سەرکەوتن و کەوتنی تیا و زۆر ئاسایە بەڵام من متمانێت توانم پێیان هەیە کەوان سەر دەکەون. زانکۆی نۆڵێج و زانکۆی دهۆک هەردوولاتان بەخێر بێن. دەزانن کە بەرنامەکەمان بە پرسیارێک دەست پێ دەکا. پرسیارەکە تا ڕادەیە ئاسانە زۆر کێشێکی گەورە نییە بەڵام ئەو زانکۆی کە زوو دەسی نابە بۆ تۆنەکە وەڵامەکەی ڕاست بێ مافی ئەوەی هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێت. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت کاتێک ئاسن بەر ئۆکسجین بکەوێت بە بوونی شێ یا ئاو چی ڕوودەدات؟ زانکۆی دهۆک ژەنگ هەڵدێنێت. ژەنگ هەڵدێنێت. زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە بەس ئەوە چی بووە پەلاماری بۆ تۆنەتان یەکەم جارێکی نەکرد لەبەرەوە وامەزانی چون نەکردەوە. بەڵام دەرکەوت ئیشەکە وەڵامەکەتان ڕاستە ئێستا مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. تەکنەلۆژیا. تەکنەلۆژیا لە تەکنەلۆژیا ئەی و بی هەیە کامیان هەڵبژێرن؟ ئەی کامێک لەم زانایانە بە داهێنەری ماتۆری کارەبایی ناسراوە؟ ئەی ئیلۆن موسک، بی ماکس پلانک، سی مایکل فارادای، دی تۆماس ئەدیسۆن. سی چرکەتان هەیە؟ إيلون ماسك شركة تسلا توماس اديسون كاباسيتور ماكس بلانك مايكل فاراداي تجمسي ئەس پێشم بکەیم دە شرکەتان ماوە زوو وەڵامێکم بەرێ. وەڵام سی مایکل فارادای. سی مایکل فارادای. زانیاریتان هەبوو؟ تقریبا لە بینی ماکس پلانک و مایکل فارادای دڵنیانین زۆر بەس ئەی تۆماس ئەدیسۆن ئەو کارەبای داهێنا بەڵام نەک ماتۆری کارەبایی. باشە بزانین مایکل فارادای وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی نۆڵج نۆرەی ئێوەیە کە کاتەگۆریەک هەڵبژێرن. فەرموون. کاتەگۆری وەرزش. وەرزش. وەرزش ئەی و بی هەیە کامیان هەڵبژێرن؟ ئەی. ئەو دوو وڵاتە کامەن کە بەهۆی یاری تۆپی پێوە لە ساڵی 1969 جەنگ لە نێوانیاندا ڕوویدا؟ ئەی گانا و سلڤادۆر، بی
سلڤادۆر و هیندۆراس سی هیندۆراس و گانا دی گانا و بۆلیڤیا سی چرکەتانەیە سلڤادۆرش تاکید تێدا چکە ئەوانی هەر شەڕ بوو سلڤادۆر زەیان لە سلڤادۆر هۆندوراس هەلێ قەڕینە ئەوانە باوەڕ ناکەم لە شەڕ نەبوو دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ ئەیان بی وەڵام بی سلڤادۆر و هیندۆراس بی سلڤادۆر و هیندۆراس دڵنیا بوون یاخود دڵنیا نەبوون ڕیسی ڕیسک زانیاریتان نەبوو پێشتر جێم نەبوو تاریخیە نازم ئێستا تاوا نەداتەوە شەڕێ بوو 100 ڕۆژی خایان لە 14 تەمموزی 1969 دەسی پێکرد 100 ڕۆژی خایان پێشێڵێن شەڕی 100 ڕۆژە یاخود شەڕی فوتبۆڵ باشە با بزانین سلڤادۆر و هیندۆراس وەڵامیشی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی نۆڵێژ وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ دەگەڕێنەوە لای ئێوە زانکۆی دهۆک بزانم چ کاتەگۆریەک هەڵەبژێرن جارێکی دیر تەکنۆلۆژیا تەکنۆلۆژیا تەنها بیماوە کەواتە بی بەدڵنیایە کامێک لەمانە توانای خەزمکردنی داتایەکی زۆرتر لە DVD هەیە ئەی بلوڕێی دیسک بی فلۆپی دیسک سی CD ڕۆم دی هیچ کامیان سی شرکەتانەیە نازبێژم بلوڕە ینی لەیزەرەوەی لە بشێک تەرەفەچێ پتر خەزنکت معلوماتی ویدیۆ سیدیە دیدە بلوڕای دیسکە دیسکە تەکنۆلۆژی کۆدیە نەفسی زۆرتر لە دیڤیدی هەیە دە شرکەتان ینی 4.7 گیگا DVD پتر وەڵام ئەی ئەبژم هیچ ئەی هیچ کامیان نەموو بڵێن بلوڕێی دیسک بلوڕای دیسک چکە جاری وایە ئەڵێن سی یاخود سی و دی بی و دی لێکەوە نزیکن بۆی ئەگەر بیخوێنەوە لەگەڵەیە باشترە بۆ دڵنیا بوون بۆچی بلوڕێی دیسکتان هەڵبژارد CD ڕۆم بە شێوەیەکی گشتی زاکرێکی کەمەگرێت تقریبان هەتا 800 مێگابایت فلۆپی دیسکش هە باماشەوە بە کیلۆبایت بن تەنانەت زۆر هەرە پێشکەوتوەکی 2 مێگابایت 3 مێگابایت بلوڕێی DVD ئەنواعنەوەی هەیە DVD نەمان هەیە 4 گیگا ئەمانە 8 گیگا بە پێی تەکنۆلۆژیاکەی باڵێ بلوڕێی یەکێ لەو جۆر دیڤیدیانی کە تا باشە بزانم ئەزانی میلاد بۆچی پێڵێن بلوڕێی لێزەرێت استخدام بیت استخدام بیت بۆ نویسانە معلوماتە لێزەرەکەی کە حجمی گەلە تەرەفەچێت پتر معلوماتە وەیڤەکانی کورتترە لە پتر معلومات سوورەکە بۆ نمونە باشە زانکۆی دهۆک بزانین بلوڕێی دیسک وەڵامێکی ڕاستە یاخۆ هەڵێ زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنە کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی نۆڵج بزانم نۆڵجتان هەیە لەو کەتەگۆری کە لێبژێن کامەیە دووبارە وەرزش دووبارە وەرزش بەڵێ خێرتان لەبینیوە تەنها بیماوە کەواتە بی کام هەڵبژاردە
لە ساڵی 2007 پاڵەوانی جامی نەتەوەکانی ئاسیا بوو. ئەی ئێران، بی کۆریای باشوور، سی ژاپۆن، دی عێراق. سی چرکەتانەیە؟ دی عراق. دی عێراق بەڵێ زۆر دڵنیا بوون. زۆر 100 ملیۆن لە 100 تقریبان لە 29.9 چرکەکە وەڵامتاندا هەر پێشوی عێراقەکە بێ وەڵام ئەی چێ ناڵێ ژاپۆن نەبووە. ژاپۆن 2011 بوو. ئەو یان لە ئەی ئێران. پێی دۆڕا ژاپۆن قەت بووە؟ بۆ یاری باشە، یاری کۆتایی لەگەڵ عێراق لەگەڵ چێ بوو؟ سعودیا یەک بەیز بوو یونس محمود گۆڵەکەی کرد لە ئەخیرەکان بووە بزانەوە. ئێژگاری ناوی ئەوانەی کە لەوێ دانیشتون هەمویان بڵێ بینەرەکان وە. باشە بابزانین پێشنیایی لە عێراق وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی نۆڵێژ وەڵامەکەتان و زانیاریەکان هەمووی ڕاست بوو و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی دهۆک چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ زانست. زانست. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. کام لەمانەی خوارەوە پێکهێنەری سەرەکی شوشەیە؟ ئەی دایۆکسایدی سیلیکۆن، بی کاربۆناتی کالیسیۆم، سی دایۆکسایدی گوگرت، دی کاربۆناتی ئەلمینیۆم. سی چرکەتانەیە؟ ئەی. ئەی دایۆکسایدی سیلیکۆن. دایۆکسایدی سیلیکۆن. میلاد زۆر دڵنیا بووی. بەڵێ دڵنیانە کامتان دڵنیا بوون؟ هەردوومان. محەممەد واسق چونکو ئاو لەگەڵ ڕەمل ساند پێکەوە لەگەڵ ئاگر ئەبێتە بە جام ئیتر شوشەی ئافە کە ئەبێتەوە ناوی کیمیایی فۆرمیلا هیمیایی دایۆکسایدی سیلیکۆن چونکو ساندەکە لە سیلیکۆن هاتووە. بزانین دایۆکسایدی سیلیکۆن وەڵامێکی ڕاستە یاخود هەڵە؟ زانکۆی دهۆک ئێمەش ێستا دڵنیا بووین کە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی نۆڵج چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ زانست. زانست. لە زانست تەنها بیماوە کەواتە بی. کامێک لەم پرۆسانە بۆ گواستنەوەی گەرمی خێراترینە؟ ئەی کۆندەکشن، بی کۆنڤەکشن، سی radiation، دی absorption. سی چرکەتانەیە؟ بی کنڤکشن. بی کۆڤکشن. کۆنڤەکشن. بۆچی بی کۆنڤەکشنتان هەڵبژارد؟ رادیێشنی شاعەیە، کۆندەکشن ژاوزان لە بۆ گواستنەوەی کارەبایە، ئەبزۆرپشن زۆر تاکید نیمە لێ بەڵام کۆڤکشن نازانم. باشە باتم شاکی. بابزانین کۆنڤەکشن وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟
زانکۆی نۆلیج بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست رادیێشن کە خێراترینە بۆ گواستنەوەی گەرمی نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن. زانکۆی دۆک چ کاتەگۆریێک هەڵەبژێرن؟ تەندروستی. تەندروستی. ئەی یاخود بی؟ بی. بی. کام لەم ئەندامانەی مرۆڤ زۆرترین هەڵمژینی خواردنی تێدا ڕوو دەدات؟ ئەی ڕیخۆڵە ئەستورە، بی ڕیخۆڵە باریکە، سی گەدە، دی ڕیخۆڵە کوێرە. سی چرکەتانەیە. دوو دنم this one this The part small one. no 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 ريخول Is it? You're a small one. You're cheek. ريخول بی. ڕێخۆڵە باریکە. بی ڕیخۆڵە باریکە. میلاد گەدە نییە؟ نه. بۆ گەدە چیەکە؟ گەدا لە هەزمیەکە. قد ابو نبو شكنويتي. بس دايجستن دەشێت بێ ینی دەشکێتەوە خواردنەوە شیە کاتەوە شیە کاتەوە. بۆی توانێت لەش مسودی لێ ئەگزیمە ڕێژێ و شیەکە ئیشەکە و هەمی بۆ توێنێتەوە. ئەی ڕیخۆڵە کوێرە. ئەوەش نییە ئەو بۆ ئاو کە ئاو دەمژێت علاقە بە خواردن زۆر نییە. ئەوش پارچەک لە ئەستورەیە ڕیخۆڵە ئەستورە یعنی ئیشەکە لە نێوان ڕیخۆڵە ئەستورە و ڕیخۆڵە باریکە. باشە ڕیخۆڵە ئەستورە ئەستورەش بۆ ئاوە ئەوش بۆ ئەوە بەس ئەبزۆرشن ئۆف وۆتر ینی بەس بەس ئەوش دەمژێت. پرسیارەکە وەیە زۆرترینە خواردنە باشە با بزانین ڕیخۆڵە باریکە وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ. زانکۆی نۆلج چ کاتەگۆریێک هەڵەبژێرن؟ بیرکاری. بیرکاری. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. ژمارەیەکی موجب ئەگەر سێ ژمارەی لێ کەم بکرێتەوە یەکسان دەبێت بە 21 ئەوەندەی هەڵگەڕاوی هەمان ژمارە. ئەو ژمارەیە چەندە؟ ئەی ژمارە سێ، بی ژمارە حەوت، سی ژمارە پێنج، دی ژمارە نۆ. سی چرکەتان هەیە. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام بی. بی. بیتان ویا دی؟ بی. ئەی بۆ ناڵێن بی حەوت بی حەوت. تاقەتان نییە تازە. ناڵە زۆر. باشە بۆچی بی حەوتان هەڵبژارد؟ قسەی کاک محەممەد. حساباتەکە وا بوو زۆر تاوە نەگەشت یعنی نەکەوت بە تەواوەتی حەلێ نەکرد. تاکید نینە بەس باشە باشە با بزانین ژمارە حەوت وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی نۆلج زۆر دڵنیان نەبوون بەڵام وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ.
زانکۆی دۆک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ بیرکاری. بیرکاری. تەنها بیماوە کەواتە بی. سێ لەسەر چواری ژمارێک 5 ژمارە گەورەترە لە 2 لەسەر 3 هەمان ژمارە. ئەو ژمارەیە چەندە؟ ئەی ژمارە 72 بی ژمارە 84 سی ژمارە 60 دی ژمارە 48 سی چرگەدان هەیە. دە چرکەتان ماوە؟ زوو وەڵام؟ وەڵام؟ سی. سی کاتەکەتان کەم بووە هەنەتان توانیە ئێستاشە دڵنیانی نا؟ بەڕای هاوڕێیانم 60. باشە لە نێوان 72 و 60 یعنی تۆزە دوو دڵ بوو. 60 ئەگەر سێ لەسەر چواری وەگریت باشە کامتان شەستەکەتان هەڵبژار بە قسەی کێتان کرد؟ محەممەد ئەگەرم بێژین 3 سەر 4 6 یعنی دەبیتە 45 2 سەر 3 دەبیتە 5 مەزنترە. باشە بزانین لۆجیکەکەی تۆ وە بیرکردنەوەکەی تۆ دەمانگەێنێ بەوەی کە ئایا سی 60 ژمارە 60 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی هۆک دیسان وەڵامەکەتان ڕاستەوە دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خەڵەکانتان 50 خاڵ. زانکۆی نۆلج چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ تەندروستی. تەندروستی. لە تەندروستی تەنها ئەی ماوە کەواتە ئەی. کام لەم بەکتریایانە برینی گەدە دروست دەکات؟ ئەی هێلیکۆباکتەر بی سالمۆنێلا سی ستریپتۆکۆس دی برۆسێلا سی چرکەتانێ. دە چرکەتان ماوە زوو وەڵامەکەم بنێ. ئەی ئەی هیلۆکۆباکتەر. هێلیکۆباکتەر. زۆر دڵنیان نەبوون ئایبراهیم؟ زۆر دڵنیان نەبوون. قسمی طبیمان کەمە لەو اسمان طبی نین. ئەی باشە بۆچی تەندروستیتان هەڵبژارد؟ ڕێکە ڕای هەمومان بوو. بەڕێی هەمووتان بوو؟ تۆ بەشکم دێ دەزانی. ئەحمەد بەشکومیتیانی ئیشەکە. خۆی ئەو کەتەگۆریانە ئێمە بۆچی دامان ناوە بۆ ئەوەی کە ئەو مەجای خۆت تێدا بۆ ئەوەی کە بتوانی لە مەجاالەکەی خۆتە مەسەلەن ئەوە هەڵبژێریت بۆی خاڵ بەدەست بێنی وانە لەبەرەوە ئەوە ئەبێ زۆر بە وریاییەوە کەتەگۆریەکان هەڵبژێن. زۆر جار هەیە لەوانەی مەسەلەن عێدادی خیندیتمان لەوانەیە زۆر پرسیارەکان لەوان دێتەوە عیلمیش بووینە زۆر بەمان بەڵێ لێ ئەوما هەڵبژارد. باشە زۆر باشە با بزانین هێلیکۆباکتەر وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟
زانکۆی نۆڵیج وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێناوە کۆی خەڵەکانتان چل خاڵ. زانکۆی دهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێن؟ جوگرافیا. جوگرافیا. ئەی و بی هەیە کام لە ئەی هەڵدەبژێن. مانگی یەکەمی وەرزی بەهار لە نیوگۆی باشووری زەوی کامەیە؟ ئەی ئادار، بی ئەیلول، سی گوڵان، دی حوزەیران. سی چرکەدانەیە؟ بهارە کیشمان بهار بێت حیوانە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام وەڵام ئەی ئادار. نیوگۆی باشووری زەوی چۆکە تقریبان؟ ئوسترالیا. لای ئوسترالیا و بە پێچانی ئێمەوەن ئێمە لێرە مانگی بەها لای ئێمە مانگی 3 و 4 و 5 یان ئەگەر لای ئێمە زستان بێ لەوێ هاوی لەوێ هاوینە. بەس من پێچەوانەوە مانگە کوردیەکان ناوەکانیان جوان نازانجا ئەوە تۆزە مشکلێ بوو ئێمە. ئادار هيفا يكي ورزي بهاري ئادار فنفس الشيء اللي رجال هيفا سي يعني ديف مانگی- كالندر باشە ئەگەر بۆ لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بڵین لە کوردستان ئەگەر زستان بێ الويري بالعكس سيزن لێ بلاکسە باشە ئادار هاوین. کام مانگەیە ئادار؟ مشکلی من ئەوە بوو نەمەزانی مانگە کوردیەکان کامانگانن. خۆی ببێتە مانگی نۆ بێتە نۆ دە و یانزە نۆ دە یانزە نۆ دە و یانزە ئەوانە بتە بەهار لەوێ. باشە ئادار نازان ئادار مانگی سێمە مانگی سێ ايلول ئەی باشە بابزانین ئادار انا ايلول وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی دهۆک بەداخە وەڵامەکەتان هەڵە بوو. وەڵامی ڕاست ئەیلول. نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن. زانکۆی نۆڵج جوگرافیا. جوگرافیا. بەڵێ لە جوگرافیا تەنها بیماوە کەواتە بی. کام لەم وڵاتە عەرەبیانە سنووری لەگەڵ دەریای ناوڕاست نییە؟ ئەی جەزایر، بی قەتەر، سی سووریا، دی تونس. سی چرکەتانەیە؟ قەتەر لە خەلیجە لە خەلیجە قەتەر هەمووی دەسەر بەحری قەتەر لەسەر خەلیج. بی قەتەر بی قەتەر. شکرم جارە تااقەتان نەبوو بڵێن بی قەتەر. من هەم بووان باشە محەممەد هەر لەولاوەڵێ قەتەر 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 زۆر دڵنیایی. قەتەر لەسەر خەلیج ئەوان لەسەر خەلیج ئەوانکی هەمووی لەسەر ئەوەی وستانە ینی بەحری وستایە دەریای ناوڕاست بالضبط جەزائیر و ئەوە لە ئەفریقان هە لەسەرن ئەلەو لایەش مەسەلەن سووریا و لوبنان و ئەوانەی کە دەکەن ئاسیە ئەوانش لەسەر. باشە ئیبراهیم زۆر هیچ تەداخلی مۆزوعی نەکرد. ناوەڵاکی نەبوو زۆر لە جوگرافیا دەڵێن قسەی خێر بکە یانش بێدەن. باشە میسرێک میسر مصرش هەردەکەتە سەر بەس لەسەر دەریای ناوڕاستە مصر و جەزایر و تونس و لیبیا نازانم مەغریب و ناکەت سەر مەغریب مەغریب ناکرێت لە خوارد دەچێتە محیط
هلا دەژێتە خوارترە بالضبط خواردرە بس لآسياش مثلا فلسطين و سوريا ولبنان منطقة وزامامية كتسري باشە بزانین زانکۆی نۆلێج وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی نۆلێژ وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی دۆک لەو کەتەگۆریانەی کە ماوەن مێژوو ئەدەبیات هونەر کامیان هەڵەبژێرن. هونەر هونەر لە هونەر ئەی هەڵەبژێرن یاخود بی 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 زنجیرەی نۆتەکان لە زانستی میوزیکدا چی پێدەگوترێت؟ ئەی پلین بی بالانس سی لێگاتۆ دی سکیل. دوري مي فا صول لا سي ما بلاين انا خلصنا not sure scale دە چرکەتان ماوە yeah زوو وەڵامێکم بنێ. plane I think وەڵام ئەی پلین پلین لە پرسیارەکە تێگەیشتن زنجیرەی نۆتەکان نازانم. لە سنگات چی پێدەگوتێ؟ زنجیرەی نۆتەکان بە کوردی یاخود توان بڵێ دۆری می فا سۆ لا سی. یعنی پێشی ئەڵێن پەیژەی نۆتەکان. کەستان ئامێرێک ئەژەنن موزیک حەستان لە موزیکە حەزمان لێ بەڵام نازانم بەس گوێگرن ها گۆداری دکەن. زنجیرەی نۆتەکان پێشی ئەڵێن پەیژەی نۆتەکان. پلین واتە چیا؟ play the music plane یاخود پلین ئەوە شتێکی یانێ وەکو پلینێک مستەوەیە مستەوە بالانس کە بالانس نییە سکیلژی گەورەکەی قەبار و بچووکردنەوە شتێکی وایە لێگاتۆ پلین پلین بێت لێگاتۆ. لێگاتۆ باشە بۆچی سکیلتان هەڵەبژارد ینی یاخود لێگاتۆ سکیل سکیل پێیان نییە پەیوەندی بن زنجیری نۆتەکانەوە بە سکیل بۆ ئاستە قیاسە گەورەکی بچووکێکی کەمیکی زیایکی. باشە با بزانین پلین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی دهۆک بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست سکیل نەتان توانی ئەو دەخاڵە بەدەستبێنن. زانکۆی نۆڵج لەو کەتەگۆریانەی کە ماون مێژوو ئەدەبیات هونەر کامیان هەڵبژێرن؟ مێژوو مێژوو ئەی و بی هەیە کامیان هەڵبژێرن؟ بی بی کۆنترین زانکۆ لە جیهاندا کە لە ساڵی 1950 زاینی دروست کراوە و تا ئێستا خوێندن تایدا بەردەوامە کامەیە؟ ئەی زانکۆی قەروین بی زانکۆی بۆلۆنا سی زانکۆی سیێنا دی زانکۆی سالامانکا. سی چرکەتانەیە؟
دەچرکەتان ماوە وەڵامێکم بنێ وەڵام ئەی ئەی زانکۆی قڕووی ئەی زانکۆی قەروین ئیبراهیم بۆچی زانکۆی قەروینتان هەڵبژارد وڵی نازم وا هەز دەکەمەوە دڵیانی زانیاریتان زۆر نەبوو بەخۆی عادەتە نەبیتە عەربی بیت پێشبینی- ئەوە زانمە پێشتر عەربی ولا یعنی عربی ئەوە چێ بەخۆتی بۆ حەزارەتەش بەخۆتی بۆ خاصن عراق و مصر لوبنانەوانە نازانم پێشبینی دەزان و زانکۆیانە لەکوێیە هەمووی نە زانکۆی بۆڵۆنا بۆ و نەزان لەکوێیە پۆلۆنیا نا لە ئیتالیایە ئەی زانکۆی سیێنا سینانی میسڕنی ئەویشە لە ئیتالیا زانکۆی سالامانکا ئەویش هەر لە ئیتالیا ئەی زانکۆی قەروین لەکوێیە لەناوکی دیارە عەربی و مەنتیقێ بەس عەربی و منتیقێ بزەب نازام ینی بەس لە مەغریبە نازانم دامەزرێنەکەی چێ بوو نەوەڵڵا باشە با بزانین زانکۆی قەروین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی نۆلێج وەڵامەکەتان ڕاستە وا دە خاڵی ترتان بەدەزێنا کۆی خاڵەکانتان 6 خاڵ زانکۆی دهۆک لەو کەتەگۆریانەی کە ماون مێژوو ئەدەبیات هونەر کامیان هەڵەبژێرن مێژوو مێژوو لە مێژوو تەنها ئەی ماوە کەواتە ئەی ناوی ئەو دورگەیە چییە کە نێلسون ماندێلا سەرۆکی پێشووی ئەفریقای باشوور لێی زیندانی کرابوو دورگەی گۆری B دورگەی ئەلکاتراس C دورگەی شەیتان D دورگەی ڕۆبین C چرکەتانەیە دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ سی دورگەی شەیتان سی دورگەی شەیتان زانیاریتان نەبوو آخر ناوەڵە بەس وەمازانی دورگەی ئەلکتراس لە ئەمریکاوە کەواتە ئەوە نییە نازم ئەوەی ترش شەیتان بۆچی شەیتانتان ئەوەی کە هەڵبژار نەلسۆن- ناوەکەی ناخۆشەوە ئەوەی کە نەلسۆن ماندێلا لەبوو زۆر ئیشی دەکرد ئیشی نەچار ئەو بەڕەکان دەشکاونەوە ئەو شتانە ئیتر ئەی ناوەکەی قورسە کەواتە نەی ینی دورگەی ئاتیادی بوو چ پیاڵنەوەی کە ینی ئیشی پیانە ئەوە سژن لەگەڵ ئیشی ینی زیندانیکردن لەگەڵ ئیشی سەختیش وایە کەواتە لەوانە ناوی شەیتان بوو تەرجمەی کراوە نێلسن ماندێلا چەند ساڵ زیندانی کرازانن 2015 مردوانە خۆی حکم درابوو کە هەتایە لە زیندان بێ بەڵام 27 ساڵ لەوێ زیندانی بوو دوای ئازاد کرا و نێلسن ماندێلا یەکەم سەرۆکی ڕەشپێستی ئەفریقای باشوورە باشە بابزانین دورگەی شەیتان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی دهۆک بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست دورگەی ڕۆبین نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی نۆڵج
هنر ئەدەبیات و هوەر ماوە هنر هوەر لە هوەر تەنها ئەی ماوە ڤیددیوەیەکە تەماشای ڤیددیوێ بکەن پاشان ئێمە پرسیارتان لێ دەکەین ئەم دیمەنە لە کام فیلمی کوردی وەرگیراوە کە لە ساڵی 2010 لە فستیڤاڵی نێودەوڵەتی دهۆک خەڵاتی پەلکەزێڕینەی بەدەست هێناوە ئەی زاگرۆس بی شەڤەکە درێژ سی ڕەشەبا دی مەردان سی چرکەتانەیە دە چرکەتان ماوە سی ڕەشەبە سی ڕەشەبا بۆچی ڕەشەباتان هەڵبژار زانیاریتان نەبوو ناوەڵڵە دەرهێنەرەکەی چێ بوو ڕەشەبا معلوماتمان هیچ معلوماتمان سەری نەبوو وەڵڵا بەس هەجەی فیلمەکەی ئەوها نەبوو نازانم حوسێن حەسەن ناخۆش بووە هەندێک ئەوت ڕەشەبا لە دەرهێنەری حسێن حەسەنە خەڵکی دهۆکە دەرهێنەری شەڤەکە درێژ دەرهێنانی چێ دەزانن ئەوی شەتی بخەرچوێن دەربی فیلمی زاگرۆس دەزان دەرهێنەرەکەی چێ بوو یا ئەویش نازان معلوماتمانی لەسەر بەڵام بە جێرەی کەش و های فیلمەکەی هەڵمان سەهین عومەر خەلیفە باشە با بزانین فیلم زۆر باش نینە ینی لە فیلما زۆر باش تابعی باش نین کوردی بەخۆی تۆزە لە فیلمی هۆلیود و ئەمانە باشن یا بۆلیود هۆلیوود فیلمی هندی ناکەن ینی پێش تەماشا با بزانین ڕەشەبا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی نۆڵێج بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست زاگرۆس نەدانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی دهۆک لە کەتەگۆریەکان تەنها ئەدەبیات ماوە کەواتە ئەدەبیات بەڵام لە ئەدەبیات ئەی و بی هەیە توان هەڵبژێرن بی دەنگێک هەیە جۆ لەم دەنگە بگرن دواتر پرسیارتان لێ دەکەین شەوی یەڵدایە یا دەیجوورە ئەم شەو کە دیدەم دوور لە تۆ بێنورە ئەم شەو دڵم وەک حاکمی مەعزوو لە قوربان خەڵاتی وەسڵی تۆی مەنزورە ئەم شەو دڵی ژمایل بە دیدەی تۆیە بۆیە لە من وەحشی و ڕەمیدە و دوورە ئەم شەو ئەم هۆنراوەیە کە تایبەتە بە شەوی یەڵدا لە نووسینی کام لەم شاعرانەیە ئەی هەژار بی هێمن سی مەولەوی دی نالی سی شرکەتانەیە دی نالی دی نالی جۆتان لەم شعرە بووە پێشتر نا بەس ئەو سەبکی میوزیکە پشتە گوێم لەوە مەولەوی و نالی بە شەوی گەشتێ و ئەو سەبکە گۆرانی هەڵان ئەو سۆکتی موسیقا عەدنان کەریمە و تێکستەی کردو بە گۆرانی جۆتان لێ بووە شەوی یەڵدایە و دەیجوورە ئەم شەو
بۆچی مەولەوی نەبێ ها شەوی هەڵدایانی چی درێژترین شەوە درێژترین شەوە لە درێژترین زستانە شەوە شەوی عاشقانە ئیزر بە کورتی کورتی باشە با بزانین نالی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی نۆڵج لەو کەتەگۆریانەی کە ماون تەنها یەک کەتەگۆریە ئەویش ئەدەبیاتە کەواتە ئەدەبیات لە ئەدەبیاتیش ئەیمەوە تەنها ئەی ماوە کەواتە باوی ئەی با ئەیبی ها ئەدەبیات ئەی میر محەممەد ناوی ڕاستەقینەی کام یەک لەم شاعیرانەیە ئەی فەقێ تێران بی مەلا حەسەنی باتەی سی حاجی قادری کۆیی دی مەولەوی سی چرکەتانەیە دی مەولەوی دی مەولەوی ئیبراهیم زۆر دڵنیا بووی ها ناوڵە کاک ئەحمەد دڵنیا محەممەد تۆ دڵنیا بووی بەڵام ئیبراهیم زۆر وتی ئەم جارە دی مەولەوی ئەڵێ دوێنێ خوێندومەتەوە ئەزانم کاک ئەحمەد دیارم دوێنێ خوێن بۆ شتێکی لاوان خوێندوتەوە بەڵێ تۆ خوێندوتەوە مەولەوی شتی مەولەوی خوێندوتەوە من نا ئەحمەد خوێنێتیەوە ها نا یعنی ئەوەی نیە على ساس ئەوەی کریا بە بەرچاوی کەتێ دوونی ئەو شتەی بە بەرچاو کەتێکەن ینی ئەم پرسیارەی بە بەرچاو کەوتووە حاجی قادری لەوی نزیکە لە مەولەوی نزیکە مەولەوی لەوە نزیکە بەڵێ حاجی قادری کۆی ئەو نیە لاوان زۆر زەحمەتە نازانم ئەو هەو نییە نازناویە حاج قادر باشە زۆر دڵنیا نەبوون با بزانین مەولەوی وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە زانکۆی نۆلج بەداخەوە وەڵامەکەتان هەڵێ وەڵامی ڕاست فەقێی تەیران فەقێی تەیران نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن ئەوە کۆتا دەخاڵیش بوو بەڕێزان و خۆشەویستان قۆناغی یەکەمی بەرنامەکەمان کۆتای هات قۆناغی ڕۆبەڕۆبوونەوەی تاکەسی ماوە بەڵام پێشوی بچینە ئەو قۆناغە ئەمە خاڵەکانتان بەبیر بێنمەوە زانکۆی دۆک 60 خاڵ زانکۆی نۆلج 60 خاڵ خۆشەویستان وەک دەبینن هەردوو زانکۆ خاڵەکانیان بەقەدەر یەکن بەڵام ڕووبەڕووبوونەوەی تاکەسی ماوە لەو قۆناغا خاڵەکان بە دڵنیایی گۆڕانکاری بەسەردا دێت خۆشەویستان پاش کەمێکی تر دەینەوە و دەمانویست لە ڕێگەی ئەو کەتەکۆی تەندروستمە هەڵوژات ڕێ نەدەین بە لایانی بەرامبەر زانکۆی دهۆک کە ئەوان هەڵی بژێن هەر بۆ خۆمانی یانەوە وەڵامەکەمان دروست بێت خۆی بەحام دەربارەی پرسیارەکانی کە لەسەر زانست بوون ینی زانیاریەکی وامان نەبوو دەربارەی ئەو بابەتانێک کە پەیوەندی بە زیندەزانیەوە هەبوو یاخود پەیوەندی بە
علمی زانستەوە هەبوو خۆی زیاتر ئێمە لایەنی ئەدەبیمان ینی باشتر بوو لە لایەنە زانستیەکە هەر بۆ ینی وەڵامی ڕاست نەمانتوانی هەڵی بژێرین. لە پرسیاری یەکەم و دووەم کاتەگۆری وەرزشمان هەژارد چونکە هەردووکمانە من و ئیبراهیم زیاتر زۆر لە ریاضە یعنی باش بووین و پرسیاری یەکەم کە هاتەوە زیاتر تقریبان نامەیلی تاریخی هەبوو ئاباسی ئەوەی دەکرد شەڕی دوو وڵاتی دەکرد تقریبان ئەومان بە پێی هەندێک یعنی کوبرێ لە ئەومەتێخانیان لێک نێزیک بوون بۆی زانیمان. لە پرسیاری نوێم لە کاتەگۆری ئەدەبیات ئەو پرسیارەوە بەهاتۆ کە میر محەممەد ناوی ڕاستی شاعیرەکە خۆی وەڵامەکە فەقەی تێران بوو بەڵام ئێمە زانیاری تەواومان لەسەری نەبوو بەڵام هەروەک بڵێ بە چانس بوو ئەویش بەخت یاوەرمان نەبوو. الكاتيجوريا بيركاري بسيارك بمهات أشياء استفادهش نبيسانا بسيارة بكم وبشكل سريع من رقم جمارة شست هل بجار چونكو شمية مناسب تربو كو تقسيمي وان جمارة بيت كو مناسب يتقالون فاكتورا ومن تعويض كر شو شمية سهل تربو ومن نتيجة درس دامة يعني. بله بسيارة كنت بستر هنر أو جي برسفة درس ميوزك سكيل بو بس بجيك مزيكا برسفة ما قلتي بلاين برسفة درس ميوزك سكيل. لكاتيجوري زانستا بسيار هات كو شيشة شي يعني من نافي علمية زاني شيا دايوكسيد سيليكون ونافي أو يعني خلق همي بيت بيجن شيشة من أب معلومة سر ناشونال جيوغرافيك ديتبو كدوكيومنتري بو بحثي بكر. لا كاتيجوري جغرافيا دا اما او برسيار كبراسي برسياركي آسان بو بەڵام یەک مشکلە وەمە دروست بوو بەتایبەتی من مانگە کوردیەکان منام منزانین کام مانگە ئەو بەکەوێتە مانگی نۆیان دایان یانزە کامیانە لەبەر لەسەرەوە تۆزە قەلەقیمان بەدروست بوو نەمەزانی کام مانگی دروستە بۆ سێ مانگە وەکوتر وەڵاممان زانی بەڵام کوردیەکەمان لەم لاوە کێشەی دروستکردین. بسیار ئەدەبیات هات بوو ئەوژی پارچە شعرێک بوو ما بصدفە گوتناڵی بۆش بوو جواب دەرس دەرکرد. خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینەوە وڵاتان هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە نێوان هەردوو زانکۆی دهۆک و زانکۆی نۆڵج پێشووی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە هی هەردوو زانکۆ زانکۆی دهۆک 6 خاڵ زانکۆی نۆڵج 6 خاڵ لە کۆتا قۆناغ ڕوبەڕووبوونەوەی تاکەسی بۆ هەردوو بەشدار بوویەک 5 پرسیار هەیە و هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە ئەڵێن چی دەست پێ بکەین باشە لە زانکۆی نۆڵج ئەحمەد بەخێر بێت لە زانکۆی دهۆک میلاد و ئەحمەد هەردووتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن 5 پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە بزانین چەند خاڵەتوانن بەدەست بێن بۆ زانکۆکانتان پرسیاری یەکەم و پرسیارەکە دەڵێت چیای سیپان دەکەوێتە کام پارچەی کوردستان زانکۆی نۆڵج باشووری کوردستان ئەحمەد هەڵەیە میلا دەزانی چ پارچێکی کوردستان ڕۆژهەڵات میلاد ئێستا ئەڵێ باکوور کەستان نەتانزانی تازە بە ئامێدی گوتم نزیک کەستان وەڵامە ڕاستەکەتان نەزانی باکوورە نەتانتوانێت پێش خاڵە بەدەست بێن دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت ئینتەرنێت لە چ ساڵێک بە فەرمی بۆ بەکارهێنانی گشتی ڕاگەیەنرا زانکۆی نۆڵج ساڵی 1991 ساڵی 1991 میلا دەزانی ئامێن 94 بوو 94 نە 91 و نە 94 لە
ناوەندەکەی بوو ساڵی 1993 نەتانتوانی ئەو پێنجخاڵەش بەدەستبێن بۆ زانکۆکانتان و پرسیاری سێەم پرسیارەکە دەڵێت بەناوبانگترین وەرزش لە ئیسپانیا چییە؟ زانکۆی نۆلج زۆران باس زۆران باس زۆران باز یانی زۆران بازی چی؟ گا گا زۆران بازی گا ئەحمەد زۆران بازی بە شەریش هەیە ئەو گاداماوە چی لێگەنا ئای بەڵام توانیت پێنج خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت سواسی ناوێت چوارەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت پەنیری مۆزەرێلا لە شیری چ گیان لە بەرێک دروست دەکرێت؟ زانکۆی نۆلج چێڵ مانگا هەڵێ میلا دەزانی چی؟ لە شیری مۆزەرێلا مانگا نەبێت دەی شتێ بڵێ چیمانەیە مەڕ نا چێڵ ونا مەڕ مۆزەرێلا لە شیری بۆفڵۆ یاخۆت گامێش نەتانتوانی و پێنجخاڵە بەدەست بێنن کۆتا پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ناوی زانستی ڤایرۆسی ئایدز چییە؟ زانکۆی نۆلج چی؟ یەک وەڵام بەرەوە زوو کاتە خەریکە نازان شتێکی لە بیر H1 هەڵێ میلاد HIV میلاد وەڵامەکە ڕاستە توانێت پێنج خاڵ بەدەست بێنی ئەحمەد زۆر زۆر سپاسی هەردووتانەکەم پڕۆنۆ شوێنەکانی خۆتان لە زانکۆی نۆلج ئیبراهیم ئیبراهیم بەخێراتی لە زانکۆی دهۆک هەلات هەڵات بەخێراتی بامان شێوە پێنج پرسیار بۆ ئێوە هەر پرسیارەی پێنج خاڵی لەسەرە پرسیاری یەکەم و پرسیارەکە دەڵێت باخچە هەڵواسراوەکان لە سەردەمی چی ئیمپراتۆریەتێکدا دروست کراون؟ زانکۆی نۆلج سۆمەریەکان هەڵێ هەلات دەزانی سینیەکان سینی یعنی چاینا هەڵەیە لە بابل واتە لە سەردەمی بابلەکان نەتاتوانی ئەو پێنج خاڵە بەدەست بێن دووەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت درێژترین جۆری خانە لە جەستەدا چییە؟ درێژترین جۆری خانە لە لەشدا چییە؟ زانکۆی نۆلج مایتۆکۆندریا چی؟ هەڵەیە هەڵات دەزانی؟ خانەی پیست خانەی پێست هەڵات تۆزێ نزیک بۆوە دەمارە خانە کە درێژترین جۆری خانەیە لە جەستەی مرۆڤدا نەتانتوانی و پێنجخاڵش بەدەست بێنن سێم پرسیار و پرسیارەکە دەڵێت ڕەنگی پلازمای خوێن چ ڕەنگێکە؟ ڕەنگی پلازمای خوێن چ ڕەنگێکە زانکۆی نۆلج شین هەڵێ هەڵات دەزانی؟ زەرد زۆر دڵنیاش نەبووی ها؟ منەوەرگرتی سەڵ شێشێ بیرت کردەوە
هەڵات وەڵامەکەت ڕاستە و توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. چوارم پرسیار و پرسیارەکە دەڵێت ئامێری میوزیکی کەمانچە لە چەند تاڵ پێک هاتووە؟ زانکۆی نۆڵج. چوار. زۆر ڕاستە ئیبراهیم پێش خاڵت بەدەستێن ئازانی چین ئەو تاڵانە؟ ناڵە هیچ معلومات لەسەر میوزیک نییە بەس گوێ دەکەم. بەس گوێ دەگرم. میلا ڕێسۆڵ. پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ئینستاگرام لەلایەن کام کۆمپانیاوە بەڕێوە دەبرێت؟ زانکۆی نۆڵێت. فەیسبوک. زۆر ڕاستە ئیبراهیم توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکە. زۆر زۆر سوپاسانەکەیم ستۆ شوێنی خۆتان. لە زانکۆی نۆڵێج لاڤان. لاڤان بەخێراتی. زانکۆی دهۆک واسق. واسق بەخێر بێت. خۆتان دەزانن 5 پرسیار و هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە و پرسیاری یەکەم دەڵێت ئامێری میوزیکی پیانۆ لە چەند کلیل پێک هاتووە؟ یاخود کلیلەکانی ئامێری پیانۆ چەندانەیە؟ زانکۆی دۆک. 64. لاڤان نەزانی؟ نایزانم بەڵام با هەفتا بێ. با هەفتا بێ. زیاترە 120 ئەسگار وا زۆریش نا. نا کەمتر. نا کەمتر. وەڵام ڕاستەکە 88 نەتاتوانیەوە 5 خاڵە بەدەست بێنن. دووەم پرسیارەوە پرسیارەکە دەڵێت 12 گرێ بەشێکی کام ئەندامی جەستەی مرۆڤە؟ زانکۆی دۆک. بەس گرەی چییە؟ 12 گرێ. گرێ یعنی گرێ. 12 گرێ. بێژم. گرەی؟ 12 گرێ. برین؟ ئەی بۆ بۆتۆنت لێە؟ دیماغ. دەماغ؟ دەماغ. هەڵەیە واسق. لاڤان نەزانی؟ چ بەشێکە لە 12 گرێ؟ لە چ بەشێکە؟ وەڵامێ زوو کاتە خەریکە نامێنە. زوو شتێ بڵێ. نازانم چی بڵێم. نایزانم. ئافەر واسق ڕیخۆڵە. تێنەگەستمەوە کە 12 گرێ 12 گرێ بەشێکە لە ڕیخۆڵە باریکە. دوودنم 12 12 عربي عفج. 12 گرێ ئێمەڵم 12 گرێ عقدە بەعرەبی بڵێن عقدە نازانم. هەمووش لەبەرم بەس لە کوردیەکەنە لەبەرم. ئاخ بێ کوردەکەت خۆت باشتر هیواتر. قەینا سێهەم پرسیار بۆ ئێوە هەوا پرسیارەکە دەڵێت ئەو مادەی کە هەنگ لە شلەی گوڵەوە دەیمژێت بەکاری دەهێنێت بۆ دروستکردنی هەنگوین چ مادەیەکە؟ زانکۆی دهۆک. رحيق. غبار طلع. چی؟ غبار طلع. رحيق. بە کوردی بە ئینگلیزی نیتر. نتر. بعربي بيقولن رحيق. ڕەحیقەکەت تەواوە. بەنگلیزیش پێڵێن نێکتار. توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت یەکەم چاندنەوەی ئەندامی مرۆڤ لە جەستەیەکەوە بۆ جەستێکی تر کە بە سەرکەوتووی ئەنجام درا چ ئەندامێک بوو؟ زانکۆی نۆڵێج. گواستنەوەی ئەندامی سەر بوو پێمە بێنا. یەکەم چاندنەوە. یەکەم چاندنەوە پێمە گورچیلە. گورچیلە. بەڵێ. لاڤان زۆر ڕاستە و توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت.
پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت پەیکەری ئازادی فەرموو وەڵام بەرەوە. پەیکەری ئازادی دەبێ بیزین لە ئەمریکایە. ئێ باشە پرس لە ئەمریکا پرسیارەکەی منەوەی بەڕای تۆ لە ساڵی با پرسیارەکە بخێنمەوە تۆ مافی وەڵامدانەوە نەما تەنها واسق ئەتوانێ وەڵام باتەوە. پەیکەری ئازادی لەلایەن چ وڵاتێکەوە پێشکەش بە ئەمریکا کرا؟ فەرەنسا. فەرەنسا. واسق زۆر واسق بوو ها زۆر دڵنیاش بوو. تۆ ئەوزانی لاوان؟ ئەرە وەڵام زانانی. خواوەش دەزانی تۆ خێرات کرد. هەلەت کرد. ئەمە کۆتا پرسیار بوو بۆ ئێوە. زۆر زۆر سوپاسی ئێوە دەکەین دەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان. کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی نۆڵێج محەممەد. محەممەد بەخێر بیت. لە زانکۆی دوهۆک محەممەد. محەممەد بەخێر بێ نەدووتان. محەممەدی زانکۆی نۆڵەج و محەممەدی زانکۆی دۆک. بە هەمان شێوە پێنج پرسیار بەڵام ئەم پێنج پرسیارە کۆتا پێنج پرسیارە و مەسیریە وانە؟ پرسیارێکم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت تاکە ژن کە دوو خەڵاتی نۆبلی وەرگرتووە کێیە؟ تاکە ژن کە دوو خەڵاتی نۆبلی وەرگرتووە کێیە؟ مارین زانکۆی نۆڵێج. نازانم مارین شتەکە وڵای ماری شتێک ماری کیمیاییشە بەس کیمیاییشە ماری کێ؟ ماریکۆ وڵای ئاخریش ئۆڤە بەس بۆ خۆی کەوتۆ نایە. ئەبێت ئەبێ وەڵامەکەت تەوا بێ ماری ماریکۆ بە وڵی شتەشەوە هەیە ماری محەممەد تۆ دەزانی؟ ئەوڕۆ پرسیارم دیت وەڵڵا نظانم از بەرسەرەتانی ژیتمەری ماری تا ئەرێ ڕاستە بەس ناوە تەواوەکەیمانەوێت ناوی پێبرێ ها ناوی پێبرێت سوپای ڕاستەوە بەس چێنارێ ئەو ئەوەندی تێنارێ نا بیزانیا دەبێ بۆ یوت کەستان ناوە بوو تەواوەکەتان نەزانی ماری کیوری کیمیاییش بوو ئەوزانم خەڵاتێکی لە کیمیا وەرگرتووە خەڵاتی شتری لە ئاشتیا وەرگرتووە نەتاتوانانی و پێنج خاڵە بەدەست بێت. دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ناوی گەورەترین جۆری خانەی خڕۆگەسپیەکانی خوێن چییە؟ ناوی گەورەترین جۆری خانەی خڕۆگەسپیەکانی خوێن چییە؟ زانکۆی دۆک. تی-سێلز. هەڵەیە زانکۆی نۆڵێج محەممەد دەزانی؟ پڕی خوێن پرسیارەکە بۆ بڵێمەوە ناوی گەورەترین جۆری خانەی خڕۆگەسپیەکانی خوێن چییە؟ ناوەکەی چییە؟ ئەزانی؟ کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە مۆنۆسایتس. زۆر دوورە لە من نەتاتوانێت پێشخاڵە بەدەست بێنن وە سێم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت یەکەی پێوانی کێشی ئەڵماس چییە؟ زانکۆی نۆڵێج. قیرات. زۆر ڕاستە محەممەد لە زانکۆی نۆڵێج توانێت پێشخاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکان. چوارەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت گۆڤاری شەفەق کە لە ساڵی 1950 بوو لە کام شاری کوردستان دەرچوو؟ زانکۆی دهۆک. سلێمانی. محەممەد سەرەکی دووارەکەەوە گۆڤاری شەفەق ساڵی 1950 لە کام شاری کوردستان دەرچوو؟ سلێمانی. سلێمانی ئێستا وتی سلێمانی ناگوتی دهۆک.
اي بس حسن سليماني والله دو ثانية لو دوق مش محمد. تيجيشتم بقرآن يعني قيناء وناوي محمد وشناوي محمد هرب دوق تيجيشتم والله بس شنير تشيك بليتوش بيليتو من حرف المسبب بهرحال دوهۆک هەڵەیە سلێمانیش هەڵەیە وەڵام بەڕاستەکە کەرکووک نەداتوانی ئەو پێنج خاڵە بەدەست بێنن پێنجەم پرسیار بۆ ئێوە و کۆتا پرسیارە و پرسیارەکە دەڵێت تەختەی یاری شەترەنج لە چەند چوار گۆشە پێک هاتووە زانکۆی دۆک 64 64 زۆر ڕاستە زۆر ڕاستە محەممەد توانی پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت زۆر سۆر سوپاسی هەردووکتانەکەم پچنەوە شوێنەکانی خۆتان خۆشەویستان قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسیش کۆتایی هات ئەمەوێ خاڵەکاتان بۆ بخێنمەوە زانکۆی دهۆک 85 خاڵ زانکۆی نۆلج 85 خاڵ ڕوبەڕووبوونەوەکە زۆر سەختە ها ئێسێ مەلم خاڵەتا چیەکەین یەک پرسیارمان هەیە پێ ئەڵێن پرسیاری یەکلاکەرەوە پێنج خاڵی لەسرە وەک ڕوبەڕووبوونەوەی تاکەسی بەڵام ئەمان ڕوبەڕووبوونەوەی چوار کەسیە توانین بڵین یاخود زانکۆکە پرسیارێکتان لێ دەکەم بە هەمان شێوە عینەن ڕوبەڕووبوونەوەی تاکەسی بەڵام بە جەماعی وەڵامێنەوە دەسان چرکەتانەیە دە چرکە ئەو زانکۆی کە زوو دەزەنێ بە بۆتۆنەکە دە چرکی هەیە زوو وەڵامەکەمان باتەوە گەر وەڵامەکەی هەڵەبوو دەچینە زانکۆی بەرامبەر ئەگەر وەڵامەکەی ئەو ڕاست بوو ئەوە ئەو پێشخاڵەکە بەدەزێنێ و دەچێتە قۆناغی داهاتوو دەیباتەوە بەڵام ئەگەر کەس نەیزانی ئەو پرسیاری شتەکەین ئامادەن مەلیک مەحموود لە ناوچەی بازیان لە پەنا بەردێکە بریندار بوو ناوی ئەو بەردە چییە؟ زانکۆی نۆلج بەردە قارەمان بەردە قارەمان زانکۆی نۆلێج وەڵامەکەتان ڕاستە بەردە قارەمان پێنج خاڵتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان بوو بە 90 خاڵ خۆشەویستانم زانکۆی نۆلێج لە بەرەوەی کە بوون بە خاوەنی 90 خاڵ دەچنە قۆناغی داهاتوو بەڵام زانکۆی دهۆک بەداخەوە بەجێمان دێڵن بە جیاوازی 5 خاڵ من زۆر سوپاسی ئێوە دەکەم هیوادارم لە خوێندنەکەتانە سەرکەوتوو بن لە ژیانتانە سەرکەوتوو بن و هیوادارم ساڵی داهاتوو بێنەوە و بەشدار من لەگەڵ ئێمە دووبارە زۆر سوپاسانەکەم بەڕێزان و خۆشەویستان سوپاسی ئێوەشەکەم کە لەگەڵمان بوون تا ئێستا و تا بەرنامەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ و کاتێکی خۆش کە ئێمە براوی بەڕۆی ئەم پرۆگرامە بە هەستێکی خۆشمان هەیە هیوادارین لە پرۆگرامەکانی تریش برێ یەکەم بەدەست بین و سەرکەوتو بین ئینشاڵڵا بە دڵنیایەوە هەستێکی خۆشە ینی واد لێکە تۆ زیاتر هەوڵ بی ینی بۆ پرۆگرامەکانی داهاتوو زیاتر پلان دابنێ زیاتر شت بخوێنیەوە زانیاری زیاتر وەربگری بەزدی هەستەی زۆر خۆشمانە بوو کە تانیمان لەو ئەو مەرحەلەی یەکەم بیبینەوە و نابی ئەوەژە حالەمان لێ بکە کە ینی غرور بمانگری بەزدی هەستەی خۆشمانەیە کە براوە بووین و هیوادارین لە قۆناغەکانی تریش بتوانین سەرکەوتن بەدەستبین و سپاسی تیم بەرامبەرش دەکەین یەک لەو تاقینوانەی ئەنجامماندا لەگەڵ قوتابیەکانمان زۆر نزیک بوو لە بەرنامەی ستۆدیۆی ئەستێرەکانی زانکۆ کە چەند کەتەگۆریەکی تێدایە و چەند پرسیارش تێدا و مەڵتیپڵ چۆیس و پرسیاری تاکە کەسیشی تێدایە بۆیە من دڵنیا بووم کەوان سەرەکەون بەرامبەر زانکۆی دۆڵ چەند مشکلێکمان بۆ دروستم لەباری زمانەوە کە بووە هۆی بربەستێک بوو ئێمە و کەم و کوڕیمان لە بواری ئەدەبی ئەمە کەسێکی وامان نەبوو لە بواری ئەدیباتەوە توانین پرسیارەکانی بواری ئەدەبی جوابینەوە بەعام لە باری زانستیامە توانیمان پێشکەین خاڵ وەرگین ڕاستی خۆشیەک تێدا بوو دی منافەسەیدا
وتقلن ديجي تجربة كو جامبو تجربة كو نيو جامبو طبعا نخوشت وسر نكبي بس نفس وقتي دو تجربة قالك خوش بو ومن همي قفاف برنامج التلفزيون دو ديت بس ساعتك بو بس راسي منظني اف زحمته واف هارد وركش لو فيتيمي فخرتي تكرن تشتكي جامبو كوميديتيكم افتش سر تلفزيون بينا بس او ساعات او تدبيني تيمك قالك مازن بشرشو لقد وقت خداني سو قالك تشتكي باش بكل بين يعني اعتيادي دفمن تجربة قالك خوش بو وأز قالك كيف خوش من جوز هاتم چونكو تشتكي باش بو من خلقنا ني ناس كرن فير بوم چاوايا ومزاني يعني بش تي في برنامجي ستافكي قالك مازن هيا وچاوا شول كي وهمشي أبا قالك خوش بو نا اف قطبيت ما هل بجورتين كش قطبيت هارد باش نو زانكو مادا بيزون قالك باشد هين بيرفكين قالك يعني كو من قالك بوري بهاو كود انجامي كي باش دزبين بس ناحية بسيارة أدبي بشكل أديب كم بنشيت بشتواني تعلمي قالك باش بون همي بيرفكت جوب ده